سڵاتان لە ببینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەوی شاد دەمەوە هەروەکو ئاگادارن وردە وردە نزیک دەبینەوە لە کۆتایی ساڵی پۆلی دوانزەکان و نزیک دەبینەوە لە تاقیکردنەوەکانی وەزاری کە پۆلی دوازدە بە گەرموگوڕیەوە خۆیان بۆ ئامادە کردووە ئەوەی کە لە دووەمەوە دەبینن بەشێکی زۆری قوتابیانی پۆلی دوانزە کە بە گوێی دڵ گوێیان گرتووە بۆ ئەم زنجیرە سیمینارێک کە ڕێکخراوی سکۆلەر ئەنجامیدا بوو لە شاری هەولێر ئەمڕۆ دەم هەیە لەگەڵم قوتابیانە بدوێم و بزانم ئاخۆ چۆن خۆیان بە پۆلی دوانزە ئامادە کردووە و ئەو سترێسیان هەیە کە لە پێشووتوو ئەنجامیاندا بووە ئەم کۆڕ و سیمینارانە تا چەند سوودی هەیە منم ڕای و سەرنجی قوتابیانەتان بۆ دەگوازمەوە ئێوە بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. پێویستە پۆلی دوانزەکان لە ئێستاکەدا چی بکەن بەڕای تۆ؟ لە ئێستادا کە گرنگی بە هیچ شتێک نەدەن جگە لە سترێس کەمکردنەوە و ترس کەمکردنەوە لە خۆیان گرنگی بەشتی تر نەدەن و خۆیان بەشتی تر سەرقاڵ نەکەن. دەڵێتە ماڵەوە دەرێم دەمەوێت بگەم ئەوە ئامانجەکەمە ماڵەوە ئەوە ئامانجە دەتەوێت بچی ئەو بەشە بخوێنی ساردی دەکەنەوە. پێویستە ڕۆژانە قوتابی لەو فترێکە تێدا لە 8 ساعت 9 ساعت کەمتر نەخێنی و باشتر زۆرتر بخێنی بەڵام ئەمن کە باسی وەختەکەم کرد ڕقەمەکە هەژنۆدەنا کوالێتێکی باش کوالێتی باشەکە ئەو کاتێکەوە دەخینی ئامادەیەکی باشێبی ئەو کاتێکەوە دەخینیتن تەنها مێشێ سەرخینەکە بیتن لەوەی دەرەجەکی باش بێت. چۆن خۆت ئامادە کردەوە بۆ ئەو پشوەی کە دراوە بە ئێوە پێش ئیمتیحانی وەزاری؟ سەرتا بە ناوی خۆی وەڵایی بە شێوەیەکی باش خۆم ئامادە کردەوە بەس دەبی زیاتر خۆڵمان لای دەرسەکان بی بۆی زیاتر مێشکمان سەر دەرسی بی. ئەم جۆرە سیمینارەیە ئەو ترس و قەڵەقەی کە پێشتر هەبوو دەیڕەوێنێتەوە یعنی ئێستا کەزانێت ئیمتیحانی وەزاری جۆ کۆم ئیمتیحانێکی ئاساییە تا ئێستاش ئەو ترسەمانە بەردەوام بەس دەبی ئینشاءڵڵا بەیزنی خوای لەوڕۆ ئەو ترسا لە ناو دڵمان دەری بکە ئینشاءڵڵا. بەرنامەیەکی تایبەتت داناوە بۆ خۆت لەو چەند ڕۆژێک کە پشووە؟ هەل یەکەمی ڕۆژی مەکتەبەوە ئەو بەرنامەم داناوە کە چۆن دەرس بخوێنم یان چۆن بەشدار بم لە ئیمتیحانەکان. حەزت لە چییە و بە تەمای چی لە داهاتوو؟ وەڵی ئەجەوە لۆ خۆم دەگەڕێتەوە زیاتر لۆ چییە؟ حەز ناکەی لێرە پێما نمرێکە لە حەزت لە ینی ئامانجت نمرەی چەندە؟ وەڵی نمرە خوار ئەفتا کەمتر نەبیش. تۆکو قوتابیەکی پۆلی دوانزە چۆن خۆت ئامادە کردو بۆ پشوەی کە پێشکەشتان کراوە بە تەواوەتی خۆت ئامادە کردووە؟ سەرتا بەخیرات تا دەکەم بەس باڵێن ئیمەکە لە دەی سێوە قوتابخانەکان کوتایی پێهات مامۆستاکان هەرێکە و بەنەوە ڕێخستنی دابش دەکرد هەبوو دەیوت لەو دەڕۆژی ئاخری هەر قوتابێک دێتەوە لام من هەمووی بۆ شەڕ دەکەمانی ئەوەی پرسیاری هەبی وهروەها هەر کەسە و بە جەدوەلی خۆیت ئێستا چەند تەڵەبەیەکمان هەیە جەدوەلی وەردەگری لە سیمینار جەدوەلی تایبەت بە خۆت داناوە بۆی دەرەجەیەکی باش بێنە بتوانانی سعیەکی باش پێ بکەیت؟ وەڵای ئەوەندەی پرسیارم کرد و ئەوم کرد ئەوانەی باڵێن توپ ئام و ئەویان هێناوە هەمووی دەڵێن بە نووسنێکی ئیسراحات و خوێندنێکی ناڵم بە دەرەخکرایی بەس بە تێگەیشتن زۆری واڵێن. تۆ علمیان نەدەبی؟ علمی بگومان علمیەکی لەوانەی کە تێگەیشتنێکی باشی دەوێت تا ئێستاکە ئەوەندەی کە خوێندوتە پێت وایە ئینشاڵڵا لە پۆلی دوانزە دەرەجەیەکی باش بەدەستێنی؟ وەڵڵاهی ئەوەی لەسەر ڕادۆستی ئەو ئەفتا هەژۆژەکەمایە ئەو ئەفتا هەژۆژ ئەگە بە تەواوەتی بخینی و تێبگەی ئەوەی تر ئاسانە. ئامانجە چەندە و دەتەوێت لە داهاتوو ببی بەچی؟ وەڵڵاهی ئامانج دیارە دیاریت نەکردیە؟ ناوەڵی بەپێی ئەو دەرەجەکە دەهینم لەبەرەوەی لە وڵاتی شتەکەەوە نەبووە بەپێی دەرەجە دەهینم. تۆ قوتابیەکی پۆلی دوانزە چەند کاتێکی کەمتان ماوە بۆ تاقیکردنەوەکانی وزاری چۆن خۆت ئامادە کردووە؟ وڵا یعنی بەجددی دەبێت پۆلی دوازدەکان ینی لەو ماوەی کەمایە لە مانگی سێوە ینی خۆیان بە جوانی ئامادە بکەن ڕۆژانە دەرسەکانەوە هەروەها ئەو کۆنفرانس و سیمینارێکە کرا زۆر باش و بەرنامەدا ڕێژێشی تایبەت بۆ خۆتت کردووە لەو ڕۆژێک کە ڕێک لەم ڕۆ 7 ڕۆژ تەماوە هیچ جەدوەلێکی تایبەت بە خۆتت داناوە؟ بەڵێ جوومە زۆر لای مامۆستاوەکانیش بە زیاتر یعنی ئیسفادەم کردووە چۆن هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی کە ئیسفادە بکەم کە جەدوەلێکی تایبەت بخۆمە بێ دکتۆر زانە دکتۆر زۆر دکتۆرەکان زۆر دکتۆر بەڵێ
باشە ئەوانە بەشێک لە قوتابیان دەڵێن ئەو دکتۆرە ئەو جدوەلانەی کە دکتۆرەکان دایدنێن مەرزنیە بۆ تۆ گونجاوی بۆ پێویستە خۆت جدوەلێک بۆ خۆت دابنی تۆ خۆت جدوەلێکت بۆ خۆت داناوە بەڵێ ئێستا شەر نییە ئێستا من لەسەر جدۆلەکەی ئەو دکتۆرانە بڕۆم کە باسی کرد بەس فکران لێ وەردەگرم کە بتوانم چۆن جدۆلێکی زۆر باشتر لەوانە بە خۆم دابنێم کە بگونجێ لەگەڵ مێشکی خۆم و لەگەڵ ماڵەوەی خۆمان چۆن تێدەگەم لەوانانە کە دەیخوێنم. باشە حەزەکەی لە داهاتوو ببی بەچی بچیتە چ کۆلێژێک ئامانجەکەی خۆتمان پێ دەڵێ بەڵێ ئەو حەزم لێ بسمە کولێ قانون ئیشەڵڵا. چۆن خۆت ئامادە کردووە بۆ ئەو هەفتە ڕۆژەیان ئەو پێش چەند ڕۆژێک پێش ئیمتیحانی وزاری چۆن خۆت بۆ ئامادە کردو و هەستێکی چۆنت هەیە کە وردە نزیک دەبیتەوە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ؟ ڕاستی کە ئێمە ئێستا لە قۆناغێکین کە تەنها نزیکەی بۆ داخلبوونی ئیمتیحانی وزاری هەشتا ڕۆژمەیە بەڕاستی لە قۆناغەچین هەن هەستێکی خۆشتەیە کە نزیک دەبیەوە بەرەو ئامانجەکەت هەن هەستێک تێ لایەنێکی ئەو کتەیە هەز دەکەی ترسێکی واد لەلا هەیە دەرەجەکەنینی ئەو ترسێت هەیە تۆش بەڵێ ئەمش بەخۆم ئەو ترسم هەیە بەڵام دەبی وەکو مامۆستایە بە ڕێزەکان ئاماژان پێکرد دەبێ ئەو ترسەیە بە هەنگاو ئەو ترسێ لە لای خۆت نەهێڵیت. چۆن بەرنامەدا ڕێژیت کردووە بۆی دەرەجەیەکی بەرزیان ئەو دەرەجەیە بەدەستبێنی کە خۆت مەبەستە؟ بەرنامەدا ڕێژێکە ئەوەیە کە پێویست نییە ئەتوو کە بڵێ ئەم زۆر بخوێنم 15 ساعت 16 ساعت گرنگ ئەوەیە کە چۆنیەتەکەی لە ماوەی 10 ساعت خوێندنێکی باش بکەیت ئەو کە وانەکان دەخوێنی تەرکیز لە لای وانەکان بێ نەک تەرکیز لای زوو وانەکە خلاص بکەیت و بچیت بۆ لای تۆپانەی یان بۆ لای فەیسبووک بیان بەلای تەلەڤیزۆنەکەم. پێویستە پۆلی دوانزەکان لە ئێستاکەدا چی بکەن بەڕای تۆ؟ لە ئێستادا کە گرنگی بە هیچ شتێک نەدەن جگە لە سترێس کەمکردنەوە و ترس کەمکردنەوە لە خۆیان گرنگی بەشتی تر نەدەن و خۆیان بەشتی تر سەرقاڵ نەکەن. دەڵێتە ماڵەوە دەرێم دەمێ بگەم ئەوە ئامانجەکەمە ماڵەوە ئەوە ئامانجە دەتەوێت بچی ئەو بەشە بخوێنی ساردی دەکەنەوە. پێویستە ڕۆژانە قوتابی لەو فترەی کە تێدا لە 8 ساعت 9 ساعت کەمتر نەخێنی و باشتر زۆرتر بخێنی بەڵام ئەمن کە باسی وەختەکەم کرد ڕقەمەکە هەژنۆدەنا کوالێتێکی باش کوالێتی باشەکە ئەو کاتێکەوە دەخینی ئامادەیەکی باشێبی ئەو کاتێکەوە دەخینێتن تەنها مێشێ سەرخینەکە بیتن لەوەی دەرەجەی باش بێت. کاتێکی کەم ماوە بۆ تاقیکردنەوەکان ڕێک 7 ڕۆژ ماوە لە ئەمڕۆکەوە چۆن خۆت ئامادە کردو بۆ تاقیکردنەوەکان و هەستێکی چۆنت هەیە کە وردە نزیک دەبیتەوە لە تاقیکردنەوەکانی وزاری؟ و هەستێکی زۆر خۆشمەیەکەوە نزیک دەبینەوە لە تاقیکردنەوەکان و هەر کەسێک دەیەوێت ئەگەر نمرەی بەرز بێنە دەبێت خشتەی تایبەتی بەخۆی هەبێتن و هەروە گۆڕایلی مامۆستایەکان بێتن و کە چۆن گۆڕالی دەکەن و وەروە دەبێت پشتگیری ماڵەوەشی هەبێتن. خشتێکی تایبەت بە خۆت داناوە بۆ تاقیکردنەوەکان کاتەکانی خۆت ڕێکخستووە لەو ماوەی کە لەبەردەستایە؟ بەڵێ من خشتەی تاقیکردنەوە خۆمێ هەروکو ئێستا ژەسەری دەڕۆم من کەوا لە 9 سێ دەستم پێکردەوە ئێستاش بەرداوامم تاوەکو ئاخر ڕۆژی تاقیکردنەوە. حەز لێ لە داهاتوو بچیتە چ کۆلێژێک و چ دەرەجەیەک بەدەستبێنی چ ئامانجێکت دیاری کردووە؟ عزم لە کۆلێژ ئادە بەشم مێژووە. طبعا بەشداریکردمان لە سیمینارەکان و کۆڕەکان بە شێوەیەکی باشتر و هەم لە سەرەتای مەکتەبکەوە یعنی سترێسمان زۆر بوو بەس بە بۆ نێو سیمینار و تشتانە باشتر دەبینیانی. ئێستا سترێسەکەی هەمان سترێسەماوە بۆ ئیمتیحانی وزاری یان باشتر بووە؟ طبعا زۆر باشتریش بووە و هەم ئەنی بەجێگرتن لەو مامۆستایانە باشتریش دەبێت. بگوان هەموو پۆلی دوانزەیەک پێویستە خشتێکی تایبەت بەخۆی دانێت یان لەلایەن کەسی پسپۆڕۆ خشتێکی تایبەت بۆ کەسەدا بنرێ تۆ هیچ خشتەیەکە داناوە بۆی لەو 7 ڕۆژەی کە لە بەردەمتان ماوە تێیدا بخوێنی سعی بکەیت؟ طبعا من بەجێگرتن ینی لە دکتۆرەکان پرۆفیسۆرەکان مامۆستای مەکتەب و هەم یعنی لەگەڵ دەرونی خۆم و باری کۆمەڵایەتیم و هەروەها خێزانیم ئەو جەدولەی دادنم کە لەگەڵ ژیانم بوونجێ. تۆ هەستێکی چۆنە هەیە کە وردە نزیک دەبیتەوە لە تاقیکردنەوەکە؟ ینی بەگشتی هەموو سترسیان زۆرە بەڵام دوای ئەو کۆڕ و سیمینارانە سترس لە قوتابیان کەم دەبێتەوە بە شێوەیەکی عام. ئەو جدولێک کە ئێمە دادنین حەزم لێ باسی ئەو جدولە بکەی کە بۆ خۆت دادناوە چ جدولێکت داناوە؟ من بە شێوەیەک جدولم بۆ خۆم داناوە کە لەگەڵ ماڵەوەمان و لەگەڵ مێشتی خۆم بگونجێت و بەعام ڕاستە دکتۆر و ینی مامۆستایان زۆر
ڕێنماییمان دەکەن لەسەر جەدوەل بەڵام بە شێوەیەکی گشتی دەبێت لەسەر ئەوەی قوتابیەکە بوەستێ کە چۆن جەدوەلەکە دائەنێ. باشە حەزەکەم باسی ئامانجی داهاتوو بکەی لە داهاتوو دەتەوێت ببی بەچی حەزە هەیە لێ لە چ کۆلێژێک بیت؟ من بەگشتی حەز بە ینی حەزم بە نمرەیەکی زۆر بەرزە ینی هەمووش ینی هەموو قوتابیەک. باشە چ بەشێکە دیاری کردەوە بەشەکەمان پێ بڵێ؟ بەشەکە پزیشکیدان. تۆکو قوتابیەکی پۆلی 12 کاتێکی کەمتان ماوە بۆ تاقیکردنەوەی وەزاری و تاقیکردنەوەی کۆتایی چۆن خۆت ئامادە کردووە و چیت کردووە بۆی ئەو نمرەیە بێنی کە خۆت مەبەستە؟ ڕاستە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ دائیمەن ئەمە کە لە مەکتەب ئەو دەرسەکانی خوێنمان ئەو ماوەی کەمایە کە ئێستا ئیزندراینە ئەو ماوەیە دەبیدا ئێمە لە ماڵەوە بەکار دەخوێنین تەنها دەکات دەتوانین ئەوەی کە خوێندومانە دووبارە بەسەریدا بچینەوە دەکا تازەش کە لە کۆڕەکەش زۆر ئیسفادەمان کرد باسییان کردەوەی ئەو ماوەیە کە درایتەمە ئەو ماوەیە هیوەی نییە ئەمە بیخینین ئەو ماوەیە تەنها بەسەرداچوونەوەیە مڕاجعکردنەوەی بابەتەکە بەسەرداچوونەوەیە کە خوێندومانە تەنها بەسەردا دەچێەوە واتە ئەو ماوەیە نییە کەوا بیخوێنی تازە لە ئەوەلی ڕادستی پێ بکەین. ئەم ماوەیە بۆ ئێوەی پۆلی 12 سوودی دەبێت واتە پێویستان بەوە هەیە فعالەن بەسەر دەرسەکاندا بچنەوە و دووبارەی مڕاجعەیەکی گشتی بکەنەوە. حتمما مەسەلەن ئێستا دەرسمان خوێندووە لە کۆرسی یەکەم کۆرسەکەممان کە خوێندووە ئێستا کە کۆرسی دووەمەوە تەواو دەبێت ئەوڕۆ کۆتا ڕۆژی کۆرسی دووەم بوو حتمما تو دەرسەکانی کۆرسی یەکەمت لەبیر نمایە یان کە لە بیرش مابی شتێکی زۆر کەمە پێویستە هەمووی بێتەوە بیرت بەو ماوەیە کە لە بەردەستا پێداچنەوەی دەکەی لەسەری پێداچوونەوەکەی لەو مودایەدا. تۆ چ بەرنمەیەکت داناوە بۆ ئەو ماوەی کە لە بەردەستە هیچ بەرنمەیەکی تایبەتت بۆ نمونە بۆ ئەم 40-50 ڕۆژە داناوە؟ ڕاستە ئەو 76 ڕۆژە کە لە بەردەستماندایە من کەوە خۆم بەرنمەکەی من ئەوەیە خۆم کو بتوانم سوود لەوەی وەرگرم پێداچوونەوەی وای دادنم نەوەک مەسەلەن مامۆستایەک لە مەکتەبێکەیە بەرنامجەکی هەیە لیستەچ بڵاو کردیتەوە کەوا ئەوەندە سەعاتە تا ئەوەندە قوتابی هەیە 4 سەعات جاروەیە قوتابێک دەبینی نووسرایە 4 سەعات لەو کاتی ورەیدا دەبەزی دەرێم 4 سەعاتان بخوێنم 4 سەعات زۆر بەس هەر کەسە و لەسەر ئەوەی کاوا جاذبیەی مێشکی چەندە لە وەرگرتنی میوانەکان منیش کە وەرگرتنی زانیاریەکان هەر کەسە و خۆی لۆ خۆی دای ڕێژی چەند لە چەند وەرەگیرێ بەیانیان هەیە دەخوێن توانای هەیە نیوە ڕوان هەیە ئێواران هەر کەسە لەسەر تواناکەی خۆی ڕادەوەستێ ئەو کۆڕی کە کرا لۆ تەڵەبان لە قوتابیان زۆر زەرورە هەموو قوتابێکی پۆلی 12 کۆڕەکی وای پێویستە بەڵام بەڕەئی من پێم باشە و پێم وایە ئەم کۆڕە بۆ داک و باوکەکان زەرورترە لەوەی لە قوتابیەکان بۆ نمونە قوتابی هەیە لەو بوارەی کە خۆی حەزی لێیە کە خۆی حەزی لە بوارەکە دایک و باوکەکە ناهێڵێ یان ئیجازەی نادات بچە ئەو بوارە جا ئەو کۆڕە دائیمەن لە هەموو لەو چواردەورە دەخولێتەوە دەڵێتە قوتابیەکەی ئامانجێک لۆ خۆ دیاریکە ئەو جێی کە حەزت لێ بچی ئەو شوێنە لۆ ئەو شوێنە بخوێنە ئەو شخصە لە ماڵێ ئەو ئامانجەی دادەنێ دەڵێتە ماڵەوە دەرێم دەمێ بگەم ئەوە ئامانجەکەمە ماڵەوە ئەوە ئامانجە دەتەوێت بچی ئەو بەشە بخوێنی ساردی دەکەنەوە زۆر کەسێ لەبەر داک و با واز دەخوێندن لێن جا من پێم وایە ئەم کۆڕ کۆبوونەوانە و ئەم سیمینارانە لۆ دایک و باوکەکان زیاتر بکرێتەوە کە بەشداری دایک و باوکەکانیان پێ بکرێت کە زۆر ئیسفادەی گشتە من لە بەرنمەیەک دەست خۆش بێ ئاماژە بە خاڵێکی زۆر پاشدا بینەرانی خۆشەویست دیارە من یەکێک لە بەرنمەکانیش باسیەوەمان کرد گرینگە ئازادیەک بە قوتابی بدرێ ئازادی پێ بدرێت کە ئاخۆ غەربەتی ینی ئەو حەزی لە چ بەشێکە مستەوای خۆی ئاستی خۆی لە چ بەشێک دەبینێتەوە حەزی خۆی خولیای خۆی ئاواتەکانی خۆی پێویستە گرنگی بەوە بدرێ هەروەکوم هاوڕێش ئاماژەی پێدا پێویستە گرنگی بە حەزی قوتابی بدرێت چونکە دڵنیابن لە هەر بەشێک بخوێنی گرتۆ حەزت لێ نەبێت ناتوانانی تێدا سەرکەوتوو بیت. ئەزیزە من هەر لە نێو قوتابیان دەمێنەوە و ڕاو سەرنجی ئەوانتان زیاتر بۆ دەگوازمەوە بینەرمان بن و دوور مەکەونەوە. پۆلی 12کان لە ئێستاکەدا چی بکەن بەڕای تۆ؟
لە ئێستادا کە گرنگی بە هیچ شتێک نەدەن جگە لە سترس کەمکردنەوە و ترس کەمکردنەوە لە خۆیان گرنگی بەشتی تر نەدەن و خۆیان بەشتی تر سەرقاڵ نەکەن دەڵێتە ماڵەوە دەرێم دەمەوێت بگەم ئەوە ئامانجەکەمە ماڵەوە ئەوە ئامانجە دەتەوێت بچی ئەو بەشە بخوێنی ساردی دەکەنەوە پێویستە ڕۆژانە قوتابی لەو فترەی تێدا لە 8 ساعت 9 ساعت کەمتر نەخینی و باشتر زۆرتر بخینی بەڵام ئەمن کە باسی وەختەکەم کرد ڕقەمەکە هەژنۆ دەنا کوالیتێکی باش کوالیتە باشەکە ئەو کاتێکەوە دەخینی ئامادەیەکی باشەبی ئەو کاتێکەوە دەخینیتن تەنها مێشێ سەرخینەکە بیتن لەوەی دەرەجەی باش بێت. تۆ چ شێوازێک بۆ خۆت باشە و چۆن بەرنامەدا ڕێژیت کردو بۆ ئەو کاتەی و هەهشت ڕۆژێک کە لە بەردەستانە بۆ خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانی وزاری بەخوای خۆی قوتابی لەسەر خۆیەتی بە خۆی زەدوەلێک دادنێ زۆر مامۆستا ئێستا جەدوەلی دانە 4 ساعت بخوێنە بەیانیان ساعت 5 بەیانیان ساعت 7 ئەوەندەی بخوێنە ئەوەندەی مەخوێنە بەزە تو قوتابێکە دەوەستێتە سەر خۆی توانای خۆ چەند بەکاردێنی چەند دەخوێنی چەند ناخوێنی ئێستا جاروێ مەسەلەن قوتابی دەناسم لە بیکاری باش نییە مەسەلەن 10 ڕۆژ 15 ڕۆژ بە بیرکاری سەر دەکا 5 ڕۆژی عەرەبی دەخوێنی وەنیا یعنی تو دەبی بە خۆت جەدوەلی لۆ خۆت دانێ جەدوەلێکی تایبەت بە خۆت لۆ خۆت دانایە لۆ ئامادەکردنە بۆ تاقیکردنەوەکان ئەتۆکو قوتابیێکی پۆلی 12 بەخوای هەتا ئێستا جەدوەلەکەم مەسەلەن پیا کردی مەسەلەن لۆ خۆم لەسەری بخوێنم یان بەیانیان مەسەلەن ساعت 7 تا 12 بخوێنم ئەتا ساعت 2 ساعتێک بکەم ئەوەندەی بخوێنم ئامانجە چییە و لە داهاتوو دەتەوێت ببێت بەخوا هەریەکە و لەسەر نای خۆم ئامانجەکەم دانیەوە ئامانجەش دانیەوە ئامانجەش دانیەوە ئامانجەکەی خۆتمان پێ بڵێ کە لە داهاتوو دەتەوێت بچیتە چ کۆلێژێک کۆلێژی پزیشکی چ بەشێک وەڵا طبعا گشتی تۆ وەکو قوتابیەکی پۆلی 12 چۆن خۆت ئامادەکردو بۆ تاقیکردنەوەکان و هەستێکی چۆنت هەیە کە وردە وردە دەبینی نزیک دەبیتەوە لە تاقیکردنەوەکان بەڵێ سەرەتا بەنایخوا بە خێراتن کەناڵەکەتان دەکەم بەڵێ ئێستا کە دوایەوەی کە بەرەو تاقیکردنەوەکە نزیک دەبینەوە بەڕاستی سترێسە و ترسەگ لە ناخی هەمووان دروست بە بەڵام بەپێ هەیە تۆش ئەم سترێسێت هەیە بەدڵنیایەوە من هەموو مامۆسایان باس دەوە دەکەن کە دەبێت قوتابی جەدوەلێکی تایبەت بەخۆی هەبێت تۆ ئەو خشتەیان ئەم جەدوەلەیە تایبەت بە خۆت داناوە بەڵێ تاوەکو ئێستا کەمێکم داناوە و بەردەوامیشم لەسەر تاوکو باشترین شێوە کۆنتترۆلی وانەکانم بکەم کە ئەو خشتەیە کە بە مێشکی خۆم دامناوە و پێدا بڕۆم ئینشاءڵڵا و بەڵێ پێویستە پۆلی دوانزەکان لە ئێستاکەدا چی بکەن بەڕای تۆ لە ئێستادا کە گرنگی بە هیچ شتێک نەدەن جگە لە سترس کەمکردنەوە و ترس کەمکردنەوە لە خۆیان گرنگی بەشتی تر نەدەن و کاتی خۆیان بەشتی تر خۆیان بەشتی تر سەرقاڵ نەکەن بەڵێ هەر خۆشەویستان دیارە ئێستا لەگەڵ یەکێک لە سەرکەوتوەکانی پاری پۆلی 12 کە کاک عەلیە کە پێنجەمی سەر شاری هەولێر بووە و دەرەجەی 98.5 بەدەستێنەوە حەزەکەم بزانم کاک عەلی چۆن توانیت ئەو سەرکەوتنەیە بەدەست بێنیت و ببیت بە پێنجەمی سەر پارێزگای هەولێر پایتەختی هەرێم و چۆن سەعید دەکرد پێشەکی بەناوی خوا زۆر بەخێر بێن سەر چاوانمان هاتن بەخۆی لە پۆلی 12 بەڕاستی ئەو فترەی کەمایە فترەیەکە کەوا سترێسەکی زۆری تێدایە قوتابیان توش دەبن بەڵام پۆلی 12 چەند ئەتکێتە و چەند جۆرە یعنی چەند شێوازە چێلۆی دەرەجەشی باش بینی بەڵام باشترین شت کە لەو فترێکەوە مایە ئێستا حالین وەختی زیندانیە و مانجی 3 و مانجی 4 مانجی 5 دوایتێ وا باشە قوتابیان ئامادەیەکی باشان هەبیتن ئەوەندە مانگە تەرخانکە تەنها لە بە خوێندن خوێندنەکەش بە کوالیتێکی باش کوالیتێ باشەکە ئەوەیەکەوە کوالیتێ باشەکە ئەوەیە من حەزەکەم بەوە بڵێن تۆ چۆن ئەمەد بەدەستێنە لەوانەیە خەڵکێکی زۆر لە سیمینارەکان گوێبیستی ئەو قسەیە بەس حەزەکەین تۆ چۆن بەرنامەدەی ڕێژەکە چۆن بوو بۆ خۆت کردبوو بەخۆی بەرنامە ڕێژەکەی من لەگەڵ تەڵەبێشتە لەگە تەڵەبێشتر کە هەمومان لە هەمان کۆلێژین جیاوازە چونکە خوای گەورە ئینسانەکانی دروست کردووە بە جیاوازی دروست کردوین بەڵام ئەگەر ئەزمموی خۆمتان پێ بڵم لەو ئەزممونێکەوە ئێمە تێیدا بووین پێویستە ڕۆژانە قوتابی لەو فترێکە تێدا لە 8 ساعت 9 ساعت کەمتر نەخینی و باشتر زۆرتر بخینی بەڵام ئەمن کە باسی وەختەکەم کرد ڕقەمەکە هەژنۆ دەنا کوالیتێکی باش کوالیتە باشەکە ئەو کاتێکەوە دەخینی ئامادەیەکی باشەبی ئەو کاتێکەوە دەخینیتن تەنها مێشێ سەرخینەکە بیتن لەوەی دەرەجەی باش بێنێتن ینی ئەمە هەموو کاتان
باشە کاگانی تۆکو سەرکەوتویەکی پۆلی دوانزە ئەگە بڵێم بە چەند وشەیەک ئامۆژگاریەکی پۆلی دوانزەکان بکە چیان پێ دەڵێ؟ ئەمن پێیان دەڵێ تەکید بن دەرەجەی باش دەینن بەڵام ئامانجەکەتان دابنین خۆت ئامانجەکە گەورەیەکە دەرەجەی باشە تەکید بن سەرکەوتوو دەبن سەرکەوتنی نزیکە پۆلی دوازدە لۆ تەڵەبێکاوە بخێنی زۆر ئاسانە. بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوی گوێویستی بوون ڕاو سەرنجی کۆمەڵە قوتابی پۆلی دوانزە بوو کە باسییانەوە دەکرد بە گەرم و گوڕیەوە خۆیان ئامادە کردەوە بۆ تاقیکردنەوەکانی وزاری و بە ئامادە باشیەوە ئامادەن بەشداری ئەو تاقیکردنەوەی بکەن و ئامۆژگاریان بۆ تەواوی قوتابیانی پۆلی دوانزەوە بووکە کاتەکانیان ڕێک بخەن بە تایبەت ئەو کاتەکەمەی کەماوە. ئەزیزان بێگومان ئەو کاتەی کەماوە کەمترین کاتە کە لە نێوان قوتابخانە وەزاری بە ئێوە بەخشراوە. قوتابیەکی زۆر هەبووە کە من چیرۆکیم دوێ لێ بوو و مێژوو خۆی کاتێ هاتۆتە زانکۆ باس کردو باس دەوە دەکا کە من تەنها بەو کاتەکەمە توانیم سەرکەوتنی گەورە بەدەست بێنم بۆی هیوام وایە قوتابیانی پۆلی دوانزە بتوانن سوود لەم کاتەیە ببین و ئەم کاتی خۆیان بۆ خوێندن و خوێندنەوە تەرخان بکەن و لەم کاتەیەدا بتوانن بە تەواوەتی یعنی جەخت لەسەر دەرسەکانی خۆیان و ئەو وانانەی کە پێیان بەخشراوە بیکەن و کەمتر ڕوو لە دەر و لە پارکەکان بکەن و تا بتوانن لە ماڵەکەی خۆیان سعی بکەن باشترە. ئەزیزە من بەمەندەزە گەشتمە کۆتای ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ بەو هیوایەم تەواوی پۆلی دوازدەکان نمرەی بەرز بەدەست بێن و نمرەکانیان بە دڵی خۆیان بێت. ئەزیزانم من تاڵقەیەکی تر و تەوەرێکی تر لە بەرنامەی پەیامی تۆ بەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ.